من کە سۆران زاهر محەممەد ڕایەنەری کارەتی یانی وەرشی خوڕماڵ سەرپەرشتیاری گشتی هەموو ڕایەنەران خاوەنی پشتین ڕەشی دانچوارم ڕایەنەرم بە پلەی یەکی پلەی ئەی لە عێراقا. کاراتی خوڕماڵ دێرە سەرەتا لە ساڵی 93 بۆ 94 دروست بووە لە سەردەسی کۆمەڵی مامۆسای بەڕێز وەکو مامۆستا ئاسۆ یونس و جەمال غەنیب و کاگیدایەت و ئەمانە سەرەتا ئەوان دروستیان کرد دواتریش بەڕەسمی لە ساڵی 2001 بەڕەسمی لەلایەنی ژنۆڵ ئۆلیمپیەوە من کرامە ڕایەنەری یانی وەرشی خوڕماڵ. خاوەنی زیاتر لە 150 یاریزانی ئێسا بەشداری هەموو پاڵەوانتەکانی کوردستان و عێراق و دەرەوەی وڵاتیشمان کردووە و بە دوو تیپیش کاراتی دیارە کاراتی بە دوو بەشاتوە کاتا و کۆمێت واتە ڕوبەڕووبوونەوەی دوو یاریزان لێدان و لاکێشان کاتاش تەکنیک و سرعەت و بەو شێوەیە هەردوو تیپەکەمان هەیە. دیارە ئێمە لە کوردستانە بە تایبەتی لە خوڕماڵە ئێمە بە دوو هەر کاتا و کۆمێدە هەر پەرەمان بەو شێوە داوە لە کاراتیاب. دیارە لە ساڵی 2001 کە من کراوە ڕایەنەر یەکەم پاڵەوانەتی کە بەشداریمان کرد لە 2001 بوو توانیمان پلەی دووەمی کوردستانی ئەو کات بەدەست بێنین. دواتری بەشداری زیاتر لە 45 پاڵەوانەتی کوردستانی و عێراقیمان کردووە. ئەمە ناوخۆ کوردستان و عێراق بە 13 جار نازناومان بەدەستهێناوە 6 جار پلەی یەکەممان هێناوە لە پاڵەوانتەکانی کوردستان و عێراقا چەند جار یاریزانمان چۆتە منتەخەبی عێراق. بەشداری پاڵەوانتەکانی دەرەوەی وڵاتمان کردووە 16 جار بەشداری پاڵەوانتی دەرەوەی وڵاتمان کردووە لە وڵاتەکانی میسر، تورکیا، ئێران. چەند جاریش نازناومان هێناوە 6 جار پلەی یەکەممان هێناوە هوتیمی. من ناوم هي محمد صالح حسينة يارزاني يعني وشي خورماڵم ساڵی 1995 دەست بەکار بوو و پشت بەخوا توانیمانە لەو ماوە کەمەیە توانین چەند ئاستێکی بەرز بەدەست بێنین وەکو یانی وەرشی خوڕماڵ و وەکو فەردیش وەکو تەحکیمیش بیرمان لە وەکو یانی وەرشی خوڕماڵەکە کاکسۆرانە برای گەورە بەراوردمان کرد کە یاریزانی کاراتی خوڕماڵ پێویستی بە پشتگیرێک هەیە ئەویش تەحکیمیە کاسای بە دروستکردنی لیژنەیەکی تەحکیمی بەشداریمان کرد و توانیمان سوپاس بخۆی گەور توانیمان ئاستێکی باشی زۆر بەرزیش ئەوش باس بکەم کە لە وڵاتی دەرەوەی وڵاتیش ئاستە بنرخێنین وەکو تەحکیمیش ئێستا چەند حەکەمێکی ماشەڵڵا لێهاتوویمان هەیە کە توانیوانە بەشداری چەند پاڵەوانتێک بکەن و سەرکەوتوش بوون لە پاڵەوانتەکە و سوپاس بخۆیم شانازیان پێوەکەین و دادوەری حەکەمی عێراقیشمان هەیە کە خۆم یەکێکم لەوانە پلەی ڕیفرەیم هەیە وەکو تەحکیمێکی عێراقی و بەشداری دەرەوەی وڵاتیشم کردووە سوپاس بخۆ هەر لە ئەسنای بتوڵاتەکە و نە ئاسمان بەرز بووە توانیمان دەستخۆشیمان لێ بکرێ هەر لە نەف پاڵەوانتێکە و دوایش وەکو خەڵاتێک بکرین و سوپاسی مامۆستا سۆرانیش دەکەم بۆ ئەم جوهدەی کە توانیمان بەیەکەوە ئەم لیژنە تەحکیمیە دروست بکەین. ئەم لیژنە تەحکیمیە دوو هۆکاری هەیە، یەک لەبەر ئەوەی یانەیەکی وەکو ئێستا لەم ئاستە بەرزەی کاراتێ پێویستی بە تەحکیمی هەیە و وەکو پشتگیری یاریزانە کە ئەچێتە ناو بتوڵاتێکە و ناو مسابقاتێکی دووەلیەوە کە ئەبینە دادوەرێکی خۆی لێ دانیشتووە کە سوور ئەزانێ ئەمە غەشی لێ ناکرێ ئەگەر غەشیشی لێ بکرێ ئەو توانێت لەجێ ئەو قسە بکە و اعتراض بنووسێ و هۆکارەکە دیاریکە. وەکو بتوڵات تقریبا بۆ ماوەیەکی زۆر بەشداری بکرێتەوە ئێستا بەشماردن بیرم نایە بەس تقریبا 20 تا 30 بتوڵایەکە بێت وەکو یانی وەرشی خوڕماڵ کە بەشداری ناخۆیم کردی وەکو دەرەوەش وڵاتیش بەشداری دوو بتوڵاتم کردووە سوپاس بخوا دەستخۆشیم لێکراوە لەو ئاستانەش کە پێشکەشم کردووە بە دڵی یاریزانانی هەم خۆمان و هەم دەرەوەی وڵاتیش دوجار کە بەشداری کۆتا پاڵەوانەتی دەرەوەی وڵاتمان کرد ئێران زەمین لە وڵاتی ئێران کرا 14 جاری بوو کە کرا
بە بەشداریکردنی دەوڵات کە تایە بەشداریکردنی وڵاتەکانی ئەوروپای شتیا بوو وەکو ئەڵمانیا، یابان، کۆریا، ئێران، عێراق. ئێمەش بە نوێنەرایەتی عێراق بەشداریمان کرد لەگەڵ تیمێکی موسەنا لە بڵێن عێراقا بەشداریمان کرد، توانیمان خورماڵ بەس خۆی بەتەنیا 14 مەدالیا بەدەست بێنێ وە پلەی دووهەمی کاتا پاڵاوانتەکە بەدەست بێنێ وە کۆی گشتیش پاڵاوانتەکە پلەی دووەمان بەدەستێنە. ئەمێەوە بڵم دیارە کاراتی بەم شێوەیە بەم ڕێژە زۆرەی کە لە خورماڵە هەیە ئەم یاریزانە زۆرانە ئەمە کەم و کوڕیمان زۆرە. یەکێ لە کەم و کوڕێ گەورەکان کە هەمانە و ڕۆژانە ڕوبەڕوومانە بێتەوە لە پاڵاوانتەکانی کوردستانە بە تایبەتی نەبوونی یانەیە، چونکە ئێمە لە عێراقا یانین بەڵام لە کوردستانە ناتوانین وەکو یانە بەشداریکەین. یعنی ئەگەر پاڵاوانتی کوردستانی بکرێت خورماڵ مافی بەشداری بوونی نییە، ئەبێ بڕۆن یاری بۆ یانەیەکی ترکەین بە ناوی یانەیەکی ترەوە خورماڵ یاریکە. بەڵام لە عێراق توانامانەیە لەبەرەوە لە عێراق تا ئێسش لەبەر ئەوەی ئاسمان باش بوو بەشداری پاڵاوانتەکانمان کردووە ئەمان ناسن لە ئیتحادی عێراقی هەر بە ناوی یانەیە وەشی خورماڵەوە بەشداریەکەین. وەکو نەبوونی پێداویستی بەڵێ کەم و کوڕیمان زۆرە. یەکێ لە کەم و کوڕەکان نەبوونی هۆڵێکی کاراتیە کە چەند جاریش لە کەناڵەکانی ڕاگەیاندنا ئاماژەمان پێکردووە لە ساڵی 2009 بڕیاری دروستکردنی هۆڵێکی کاراتی کراوە، ئێستا تا سەقف ڕۆژتەوە هەتا وەکو ئێستا قاعەکەمان ڕاگیرا و نەکراوە، یعنی جێبەجێ نەکراوە. نەبوونی هۆڵێک و لێرەش ئەمەوێ دەستخۆشی لە بەڕێزکە کامەران کەم بەرپرسی کتێبخانی خورماڵ دیارە ئەم هۆڵی کە ئێوە بین بەم شێوە جوانە ئەو بەڕێزە ئەم هۆڵی بۆ دامی کردووی ئەنا هۆڵێک نییە شیاوی ئەوە بێکە ئێمە تیا بتوانین یاری بێت. دیارە چەند جارێک ئەمە بە ئەمر بوو ئەم یانە ڕاگیرە، یانی وەرشی خورماڵ و کۆمەڵەیانەی تر لە سەردەمی خۆیان ڕاگیرە، چەند جارێکیش هەوڵ دراوە تا و ئێسایش هەر بەڵەیەکەن و هیچ ئەنجامێکی نییە. وەکو پشتگوێخستن لە هەموو لایەکەوە لە حکوومەتی هەرێمەوە تا لایەنە سیاسیەکان لایەن سیاسیەکان وەکو هاوکاریان کردوین ئەوە بێئینسافی بڵێ پشتیوانی نەکراوە و هاوکاری دەعم نەکراوە شتێکی ڕەمزیە، یعنی تۆ وڵاتێک کە بای پێ بڵێن 20 وەرەقەی تێچێ 25 وەرەقەی تێرەچێ یاریزان ناتوانێت لەسەر خۆی بڕوات. بۆ نمونە پاڵەوانتی وایە بڵێن یاریزانێک 2 وەرەقە ئەوانە ینی ئاسانێت توانێت سەرگیفانی خۆی بڕات، بەس بۆ وڵاتی جیهانی وڵاتی کەیوان ئەمانە یعنی مەسوفێکی زۆری تێشێ بۆ دەرەوە وڵات بۆ ئەوروپا. ئەمە یاریزان ناتوانێت ئەگەر ئاستێک یاریزانمان هەیە لەبەر بێپارەیی وازی لە بوتوڵات هێناوە، یعنی ئاستێکی زۆر باشی هەیە بەس قەزەی ئابووری مادی ئەوە کەسە ناتوانێت بچێتە وڵاتی دەرەوە. ئەگەر لە هەر تاکێک ئەگەر فەردیش بێ گرنگی با بە یانەی وەرشی خورماڵ بەشی کاراتی بەتایبەت من لەسەر بەشی کاراتی قسەکەم ئاستێکی زۆر بەرەو پێشتری بێت. ئێمە لەو ئاستەیان لە بواری ئابووری ئەو نەمان کزە ئەم ئاستە بەرزەمان هێناوە. ئەگەر بێت و لایەنەکان یا حکوومەتی هەرێم پشتیوانی کاراتی خورماڵ بکەن دڵنیاوە لە دووەلیا ئەبێ بەیەکەم دڵنیاوە، چونکە بەم ئاستە نزمەوە بم کەمی ئابووری ئەو ئاستی هێناوە. ئەگەر بێت و پشتیوانی قایم بێ و یاریزان لە بواری ئابووری و لە گیفانی نەترسێ زیاتر احتیمام بە یاریەکە یا و زیاترش بەرە پێشێت. ئاسی یاریزانەکانمان سپاس بۆخوا
بەشایەتی اتحادی پارێزگای سلێمانی و ئیتحادەکانی تریش کاراتی خورماڵ سپاس بۆخوا ئەتوانم بڵم بە شێوەیەکی زۆر باش لە پێشۆیە لە ئاستی یانەکانی تر کوردستان و عێراقیش ئەتوانم بڵم وەکو ڕیزبەندی لە ئەگەر پلەیەکەکان نەبین هیچ کەمێکیمان نییە لەوان چکاوە ئەوان خۆیان شایەتیەوە دەن بەڵام وەکو یاریزانی شتا یاریزانی باشمانەیە چەند جار یاریزانمان چۆتە منتەخەبی عێراقەوە یاریزانمان بەشداری پاڵەوانتی عالەمی کردووە ئێستا حالێن خۆمان ئامادە کردو بۆ مانگی 4 پاڵەوانتی وەنی کە لە تورکیا پاڵەوانتیکی عالەمیە جیهانیە کاکرێ خۆمان ئامادە کردو ئینشەڵا بۆ پاڵەوانتیش دیارە کاتێ پاڵەوانتیەکە کرێتەوە لە دەرەوەی وڵات ئێمە لە ڕێی داوەتیوە بانگێشەکردین بەڕاستمی کە تیپ کاراتی خۆماڵتوان بەشداری فڵان پاڵەوانتی بکەن بەڵام وەکو مەسروفات بە پێی پاڵەوانەتێکە جار وایە پاڵەوانتەکە لەوێ مەسروفی کۆمەڵی مەسروفی وردەی ئەوێ ئەکەوێتە سەر ئەو پاڵەوانێتێک کۆمەڵێکیشی ئەکەوێتە سەر خۆمان بەڵام وەکو ڕسمی کە حکوومەت بیکا بە هیچ شێوەیە حکوومەت هاوکاری نەکردین وەکو بودجەی دیاریکرا و کە ماگانە بێت لە هیچ شوێنێک بۆمان دیاری نەکراوە بەڵام ئەوەیە هاوکاری کە سولایانێکە چەند جارێک مەسەن بوون داواکەین کە پاڵەوانەتێک کرێ ئەڵێن بەشداری پاڵەوانتیەکەین هاوکاریمانکەن هاوکاری کراوین بە شێوەی حیزبی زیاتر یا فەردی وەکو حکمی بە هیچ شێوەیەک هاوکاری نەکراوین ڕابرزار محەممەد ڕایەنەری تیپی کاراتی خورماڵ بەشی کاتای کە لە ساڵی 2000 بۆ دەسم کردو بە یاری کاراتی هەتا ئەمڕۆ لە ساڵی 2009-2002 ڕایەنەری تیمی کاتای خورماڵ بوو پێشتر لەلایەن ڕایەنەر ماوەسا شەماڵ و ماوەسا شوان تەمرین و مەشق بە تیپی کاراتی خورماڵ کراوە ئێمە وەکو تیپی کاراتی خورماڵ بەشداری چەندین پاڵەوانێتی نێودەوڵەتی و کوردستانی وێراقیمان کردو کە لە سوپاس بخوا لە پاڵەوانێتە کوردستانیەکان و عێراقیەکان زۆرترین پاڵەوانێتەکان ئەنجاممان بەدەستێنەوە کە لە ساڵی 2002 هەموو ساڵێ لە پلەی یەکەم تا پلەی سێم خورماڵ هەموو ساڵێ بە کۆی عام لە پاڵەوانێتەکانە لە یەکەم تا سێم بوو ینی ئەنجامەکانی چەند جار بووین بە یەکەم بووینەتە دووەم بووینەتە سێم وەکو فەردی یاریزانی یاریزامان هەڵبژێراوە بۆ منتەخەبێنە هەر لە ساڵی 2012ەوە خۆم یاریزانی هەڵبژاردەی عێراق بووم و یاریزانمانە بۆ یاسر ئەحمەد یۆسف باسام کە بەشداری بطوڵاتی عەرەبی کردووە لە میسر بەشداری کردوەنجامی بەدەستێناوە و چەندین یاریزانی تر بینەر مستەفا پەژار مەهدی محەممەد ئەحمەد ئەمانە هەمویان یاریزان بوون و چوونەتە هەڵبژاردەی عێراقەوە و بەشداری پاڵەوانێتەکانیان کردووە وەکو تیپی خورماڵیش کە ساڵانە هەموو ساڵێک پاڵەوانێتەکانی پاڵەوانتە نێودەوڵەتەکان بەشداریمان کردو و سپاس بخوا ئەنجاممان بەدەستێنەوە پاڵەوانێتەکان هەر لە ساڵی 2010 توانیمان بەشداری دوو پاڵەوانێتی نێودەوڵەتی کەین لە وڵاتی ئێران کە پاڵەوانێتی جامی پایتەخت بوو سپاس بخوا توانیمان پلەی سێم مەدالیای برۆنز بەدەست بێنین لەگەڵ یانی پێشمەرگە بە هەمانگی کە بەشداریمان کرد بوو توانیمان لە کۆی ئامە کە بە ناوی عێراقەوە بەشداریمان کرد و پلەی دووەم بەدەست بێنین و کۆتا پاڵەوانتیمان مانگی 2010 بوو کە پاڵەوانێتی ئێران زەمینی چواردەهەمین پاڵەوانێتی ئێران زەمینی بوو کە بە دە یاریزانەوە بەشداریمان کرد سپاس بەخوا یاریزانانی تیپی کاراتی خورماڵ ئاستێکی زۆر بێوێنە و زۆر پێشکەوتویان پێشکەش کرد کە هەر لە مناڵان و گەورا بەشدار بووین لە دە یاریزانەکە توانیمان 14 مەدالیا بەدەست بێنین کە 5 مەدالیای زێڕمان بەدەستێنە 4 مەدالیای زی و 5 مەدالیای برۆنزمان
لەو پاڵەوانێتیا بەدەستبێنین کۆی ئامیش عێراق 20 مەدالیای بەدەستێنا بوو لەگەڵ یانەیەکی بەغدادا کاوانیش بەشداریان کردبوو توانیمان لە کۆی 20 مەدالیا 14 مەدالیای خورماڵ بەدەست بێنەوە کۆی ئامی کشتی عێراق پلەی دووەمی پاڵەوانتەکەی بەدەست بێنێ و هەر یەک لەم یاریزانانەی کە لێرن بینەر مستەفا یاریزانی کاراتی خورماڵ کە تا ئێستا بەشداری چەندین پاڵەوانێتی کردووە لە دەرەوە تا ئێستا بەشداری 3 پاڵەوانێتی نێودەوڵەتی کردووە کە لەر پاڵەوانیەکانە تا ئێستا توانێتی 3 مەدالیای زێر و 2 مەدالیای برۆنز بەدەست بێنێ یوسف سەلام کە لە ساڵی 2016 بەشداری بتوڵاتی ئیلامی کردووە بتوڵاتی ئاسیایی ئیلامی شۆتۆریۆ کە توانیوێتی 3 مەدالیای نێودەوڵەتی بەدەست بێن کە مەدالیای 2 مەدالیای زێر و مەدالیای کیزی بەدەست بێنەوە محەممەد ئەحمەد کە لە تیمی کاتایش و لە بتوڵاتی هەر ئیلام 2016 توانیوێتی 2 مەدالیای زێر بەدەست بێنێ پەژارمەدی کە لە پاڵەوانێتەکانە 3 پاڵەوانێتی نێودەوڵەتی بەشداری کردووە و یەکێک بۆ لەو یاریزانانەی کە لە پاڵەوانتەکانی عێراقا زۆر جار لە ساڵانە 2 ساڵ بەسەرێکەوە یەکەمی عێراق بۆ لە کاتە لە تەمەنی خۆیان کە توانێتی چەندین مەدالیا بەدەست بێنە مەدالیای برۆنز مەدالیای زی و مەدالیای ئاڵتون و زێڕی بەدەستێنەوە باوان عەلی لە پاڵەوانێتی ئێران زەمینی کە بەشداری کردووە توانیوێتی مەدالیای دووەم مەدالیای زی و بەدەست بێنێ محەممەد ئەحمەد کە توانیوێتی لەم پاڵەوانیە یەکەم پاڵەوانتی بووە کە بەشداریکە لە پاڵەوانتی نێودەوڵەتەکان لە پاڵەوانتەکانی کوردستانە هەمیشە یەکەم بووە و لە پاڵەوانێتی نێودەوڵەتی 14مین پاڵەوانتی ئێران زەمینی توانی مەدالیای زێر بەدەستبێنە و مەدالیای زیویش لە کاتایە بەدەستبێنێ مسلیم ئەکرەم کە یەکێکە لە یاریزانانی کاتای خورماڵ توانیوێتی لە پاڵەوانتی ئیلام پاڵەوانتی جامی کە چەندین پاڵەوانتی بەشداری کردووە توانیوێتی یەکەمی پاڵەوانێتی 2016 پاڵەوانتی ئیلامی پاڵەوانتی ئاسیا بەدەستبێنێ و ڕەهند فازیل توانی مەدالیای برۆنز و پلەی سێم بەدەستبێنێ لە پاڵەوانتی جامی پایتەخت هەروەها هەستیار ئەمجد هەر لە پاڵەوانتی جامی پایتەختە پلەی سێم مەدالیای برۆنزی بەدەستێناوە سەهەند ئەرکان توانی پلەی یەکەم مەدالیای زێر لە پاڵەوانتی 14مین پاڵەوانتی ئێران زەمینی بەدەستبێنێ و هەردی کاوە لە پاڵەوانتی ئێران مانگی 12 بەشداری کرد توانی مەدالیای زێر بەدەست بێنێ و خۆشم چەندین پاڵەوانێتی بەشداریم کردووە کە لە ساڵی 2008 هەتاکو ساڵی 2016 کە بەشداری کردو هەموو ساڵێک بەشداری پاڵەوانتەکانم کردووە کە یەکێک لە پاڵەوانتێکە زۆر گرنگ بوو بێ پاڵەوانێتی جیهانی شۆتۆکان بوو لە تورکیا کە توانین پلەی دووەم مەدالیای زیو بەدەست بێنن و تا ئێستا 5 جار مەدالیای زێڕم بەدەستێنا و چەندین جار مەدالیای پلەی دووەم بەدەستێنەوە لە پاڵەوانتەکانی عێراقیشە پلەی یەکەم و دووەم بەدەستێناوە سپاس بکەم. ئەو بتوڵاتانەیە ئەو مسابقەتانی کە لە دەرەوەی وڵات بەدەستمان هێناوە وەکو یاریزان و وەکو تاحکیمیشکە لەگەڵیان بوو تقریباً ئەوەی من بزانم لە دە بەرەو سەرە ئیتر ئەوەی من کە لەگەڵیان نابوو وەکو ئەوان تریشم بیر نایە ئێستا بزەبت بە قیاسی ژمارە بڵێم.
دیارە وەکووتمان کاراتی بە دوو شێوە دابەشەکرێ کاتە و کۆمێت لە کاتا کۆمەڵە ڕایەنەرمانەیە وەکو ڕابەرزار کە ڕایەنەرێکی باش و سەرکەوتووە لە کۆمێدیشە مناڵان محەممەد پارسمانەیە وەکو ڕایەنەر کاگاریشمانەیە وەکو یاریزانی ڕایەنەری متەقەدیمین کە تەمرین ئەداتەوە لەم قاعە بە 4 ڕایەنەر لێرە خزمەتەکە ڕۆژانە بێ بەرامبەر نزیکی 150 یاریزانمانەیە تەمان گروپێکیشمان ئێعلان کردووە تا ئێستا ناونووسین چۆتە 50 یاریزان بۆ 27 مانگ کۆتایی ئینشەڵڵا. Os.